ئێوارەی دوێنێ چلەی ماتەمینی شەهیدی قەڵەم وەداد حسێن بە ئامادەبوونی چەندین ئەندام پارلەمان و نوێنەری حیزب و ڕێکخراوە مەدەنیەکان لە شاری سلێمانی بەڕێوەچوو. سەرەتای مەراسیمەکە بەم شێوەیە دەستی پێکرد. پاشان لەسەر ناوی کۆمپانیای چەتر کەمال حەمەڕەزا وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند. سەرەتا سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خزم و دۆستانی شەهیدی قەڵەم شەهید کاکە وەداد حسێن دەکەین. بێگومان دەسەڵاتدارانی بەناو پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارن لەو تیرۆرە وەحشەتگەرایە. دواتر برای شەهید وەداد سەمەد حوسێن وتاری بنەماڵەکەی پێشکەش کرد و وتی بە بەرچاوی دەیان کەس و چەندین کامێرەی چاودێریەوە لە گەڕەکی ماڵتای شاری دهۆک دوو ئۆتۆمبیلی مەدەنی کە ژمارەیان 7 کەس دەبوون وەداتیان ڕەفاند و پاشان بە دڕندانەترین شێوە تەرۆریان کرد. لای خۆشەوە سکرتێری سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هاوکات سەرۆکی لیژنەی داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان حەمید بەدرخان وتارێکی پێشکەش کرد و وتی داخەوە مخابن چ ڕۆژ تێپەڕی و بکوژانی وەداد حسێن نەدۆزرانەوە لەگەڵ دواکەوتنی و دەرجکردنی تۆ تاوانباران هیوادارین ئەم کەسەش وەکو ئەوانی دیکە بە ئاقالێکی دیکە نەبرێت و دیزە بە دەرخۆنە نەکرێت. هەروەها وتاری نووسینگەی پەرلەمانی هەرێمی کوردستان لە سلێمانی لەلایەن پەرلەمانتار شێرکۆ حەمەئەمین خوێندرایەوە و وتی کاکە وەداد ڕۆژنامەنووسێکی زرنگ و ڕۆژنامەنووسێکی چالاکی دەڤەری بادینان کاوان ویستیان بە تیرۆرکردنی ناوی ونکەن بەڵام تەواو بە پێچەوانەوە بوو بە سیمبولی ئازادی و بوو بە سیمبولی ڕادەربڕین لە دەڤەری بادینانی داخرا و